ئەچینە لای تەوەری دووەمان لە تەوەری دووەماندا کە تەوەرێکی زۆر گرنگە کەممان هەیە ڕۆژانە گە سۆشیال میدیامان نەکردبێتەوە لەوەی کە ببینین کرێکارێک لێکێک لە باڵەخانەکان کەوتۆتە خوارەوە بەداخەوە گیانی لە دەستداوە یاخود هەندێک بریندار ئەبێت بەڵام لەبەرەوەی کە ژیان و سەختی ژیان وای کردووە لەوەی کە ئەم تاکە پێویستی بۆ بێت بچێت لە دەرەوە کار بکات بەڵام هەندێک جار خاوەنکارەکە سەلامەتی شوێنی کارکردنەکەی بۆ دابین ناکات هەندێک جاریش ئەگەر دابین کرابێت لەوانەیە کرێکارەکە بۆی ئەستەمی کارکردنەکەیەوە ئەو مەرجانە پەیڕەو نەکات لەوەی کە لەو شوێنەدا پێویستە ئەم سەلامەتیانە پارێزگاری لێ بکات هەر بۆیە وەک چۆن گرنگە لەوەی کە تاکێک بە دوای کارە ئاگەڕێت ئاواش بە دوای شوێنەکە بگەڕێت لەوەی کە شوێنی کارکردنەکەی سەلامەت بێت و پارێزرا بێت بۆی گیانی نەبێتە قوربانی و ئەو هەواڵانە هەرگیز لە تۆڕە کۆمەڵاتەکان نابڵاو نەبێتەوانێ بۆیە پێویستە هەمیشە ئەم خاڵانە لە بەرچاو بگیرێت ئەمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز کاک چالاکرەوە لێپرسیاوی یەکێتی سەندیکەکانی کرێکارانی سلێمانی سڵاو لێ بێت و بەخێر بێت. سڵاو لێ بێ کاک چالاک زۆر بەخێر بێ سپاس بۆتە. کاک چالاک بەهۆی ظروفی ژیانەوە بۆی سەختی ژیانەوە هەموو تاکێک پێویستی بۆە لەوەی کە ئێستا لە دەرەوە کار بکات بەڵام هەندێک جار ئەبینین لێرە و لەوێ بە تایبەتی خاوەنکارەکان هەرگیز ئەو شوێنانەی کە دانراوە لەوەی کە کرێکارەکان کاری تیا بکەن هیچ پشتیانی سەلامەتیەکی تیانە هیچ شوێنی کارکردنی سەلامەت بێ بۆ کرێکارانە کە لەویە کارەکەن. کاک چالاک بمان بورەست تۆزێ دەنگەکە و باش نییە تا و کارانم یان بۆ چاکەن بۆی دواتر وەڵاممان بیتەوە زۆر داوای لێبرنەکەین بەڵام ئەوی کە گرنگە ئێمە لێرە ئاماژەی پێبین ئەوەیە کە زیاتر مافی کرێکارانی ناوخۆی خۆمان و زیاتر مافی کرێکارانی بیانی کە ڕویان کرۆتە ناوچەکەمان زیاتر پێداویستیەکانی کرێکاران بۆ ئەوەی کە تۆ چیتە هەر کەرتێکی تایبەتەوە چیتە بەردەم هەر خاوەن کارێکەوە کارت کرد تا چەند گرنگە مافەکانی خۆت بزانی چییە و بزانی بەدەر لەوەی کە تۆ ڕۆژانە ماندووە بیت بڕەپارێک وەرەگری بەڵام لە دوای ئەمە هەر ئەمە نییە لەوانەیە ئیشەکەی تۆ سەخت بێ لە ڕووی بیناسازیەوە بێ لەوانەیە ئیشەکەی تۆ لە نێو کارگەیەکا بێ ئەم کارگەیە تۆزیەکە مەرجی سەلامەتی تیانە بێ ڕوبەڕووی کۆمەڵێک ڕووداوی نەخوازراو بیتەوە لەوانەیە لە شوێنێکا کار بکەیت لەوانەیە ئەم شوێنە وەکو چۆن لە تەوەریەکەمە باسمان کرد ناوچەی من ڕێژکراوە لەوانەیە لە شوێنەکە ئیشکەیت ڕوبەرێکی کراوە بێ کە ئەمانە هەمووی شوێنێکن ئەبێ تۆ پێشتر خاوەنکارەکە مەرجەکانی یاخود مافەکانی ئەم کرێکاری ڕەچاو کرد بێ ئەندا کاری تیا بکە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو هاوڵاتیان بتوانین بەرچاوڕوونیمان هەبێ تا چەند گرنگە بزانین ئایا کە منیکی هاوڵاتی پەنا بۆ شوێنێکە بەم کاری تیاکەم چۆن ئەزانم پەیوەست بم بکاتەوە ئاواش پەیوەست بم بەوەی کە بزانم مافەکانم چییە بۆی کاکچالک وەڵامیان پرسیارانمە باتۆ بزانین تا چەند لێرە لە ناو با لە شاری سلێمانی و دەست پێ بکەین ئەم بابەتە ڕەچاوەکرێت یعنی چۆن توانی کەسێک مافەکانی خۆی پێ بڵێ وەکو کرێکار ئایا ئەما کرێت یاخود نە بەڵێ سەرەتایی ترین کار بۆ کرێکار بۆ ئەو کارمەندانی کە لە کەرتی تایبەت ئیشەکەن وەکو کرێکار مامەڵیان لەگەڵاگرێ لە کارگەکانە لە شوێنکارەکانە هەتا کرێکارێکی کە لە ڕێستۆراتەکانە یان لە دوکانێکی لەفەیە لە نانەوەیە کە ئیشەکە سەرەتایی ترین مافی ئەو کەسە ئەوەیە کە خاوەنکارەکە بێ گرێبەستی چ کاری لەگەڵا بکە کاتێک گرێبەستی کاری لەگەڵاکرد لە گرێبەستی کارە یاسا باسەکە کە ئەبێ سەعاتی کار موچەی تەواو و مافەکانی ئەم کرێکاری تیا تەسبیت کرێ خاڵێکی گرنگ لەم گرێبەستەیە ئەوەیە کە بە پێی یاسا تەسبیت کراوە ئەبێ سەلامەتی بە پی جۆری کارەکە پێداویستەکانی سەلامەتی پیشەی بۆم کرێکارە دابیکە خاوەنکار بەدابینیکە لەگەڵ ئەوەیە خاوەنکار ئەرکە لەسەر شانی چۆنێتی ڕاهێنان بەم کرێکارە بکەین چۆنێتی بەکارهێنانی ئەم پێداویستیانی سەلامەتی کە چۆن ئەم کرێکارە لە شوێنکارەکە بێ بەکاری بێنێ ئەگەر ئەمە گەورە بوو ئەم شوێنکارە گەورە بوو بۆ کەسی زۆرتر و کارگەکان و کارگە گەورەکان و یا ئەو پرۆژانی کە ئێستا لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان کاری تیاکرێ ئەبێ خاوەنکار خولی وشیاری بکاتەوە بۆ ئەو کرێکارانی کە لەوێن چکە لە یەک کەس و دوو کەس کە فراوانتر بوو ئەوێ بە تیانگەنێ وشیاریان کاتەوە لە چۆنێتی بەکارانینی پێداویستەکانی سەلامەتی خاڵێکی کە لەسەر خاوەنکار ئەرکەکە ئەبێ لایحەیەکی گەورە لە شوێنەکەی هەڵواسێ باسی بکە کە ئەمە طبعاً پێداویستەکانی سەلامەتی کار لە شوێنکارێک بۆ شوێنکارێکی کە گۆڕانکاری بەسەریانی پێداویستی سەلامەتی بەس عیبارەت نییە لە بەدلەیەک و جوتێ پێڵاو یا کڵاوێک هەندێک شوێنەیە یعنی بۆ زانیاری بینەران جەنابتانەوە ئەو مەتبعانەی ئیشی ئەواکەن ینی تابعەکانەکەن ئەوانە یەکێکە لە ئەو شوێنانەی کە
مەسلەی پێداویستی سەلامەتی تیا زۆر مشکلێ چکە موادێک بەکارێن کە لە ئایندیا بۆ تەندروستی سیەکانیان زەرورزیانێکی زۆرێ بێ ئەم پێداویستی سەلامەتی لەوێ بەکارێنی جیاوازەوەکەوەی کە پێداویستی سەلامەتی لە ڕێستۆراتێک چۆن بەکارێنی یا پێداویستی سەلامەتی لە بینایەکی گەورەی زەبەلە یا لە کارگێکی ئاسنە کە بەدڵنیایەوە لە کارگاسنەکان هەبێ ئەو پێداویستی سەلامەتیانە بەکاربێنێنی ئەو جلانە بەکاربێنن کە هەتا ڕێژەیەکی ئاستێکی زۆ بەرز ئەو پرشک ئاگرنجلەکانیان نەسووتێنێ نەک پێستەکانێن دوای یەیتە سەر پرۆژۆ باڵەخانەکان کە ئەبێ ئەو موادانەی تیایی بەکارێنێ قایشی خۆبەستنەوە کە ئەگەر بیری بینەرام خێنەوە هەر جەنابەت لێرە مەجموعەیە موادیشمان لێرە عەرز کرد ساڵی پار لەسەر سەلامەتی پیشەیی کە قایشی خۆبەستنەوەیە ئەو پێداویستیانەیە کە بە مەسعەدەکانە سەرەکەون کڵاوی سەلامەتیە بەڵێ و زائیدەن ئەوەی کە خاوەنکار بەکاری هێنێ ئێستا بۆ نمونە ئەوەی کە پێرێ ئەو دوو کرێکارە لەو شوێنکاری کەوتونەتە خوارەوەی جانێنە دەستدا بەڕاستی 4 کرێکار بوون دوانیان پێداویستی سەلامەتی بەکارهانیوە کە تووشی هیچ شتێک نەبوون دوانیان بەکاریان نەهانیوە بەڵام هەر ئەرکەکە کەوتۆ سەر خاوەنکاریانی تاوانەکە بە عمومی ئیشەکە لەسەر خاوەنکارە چکە ئەو ئەجیزەی بەکاریانیوە ئەجیزەکەی ئەجیزەیەکی دەستی 34 ئەوانەیە بەکارێنێ ئەجینە ئەم سیما قابلی پچڕان نییە هەروەکو چۆن لە ساڵی پار لە ڕابردووە لە هەمان پرۆژە کردن تاوەڕێک کەوتە خوارەوە کە دوای بەدادواتچوونەکانمان بۆ ئیشەکان لیژنە هاوبەشەکان و برایانی پۆلیس و بەرگری شارستانی دوای بەدواداچوونێکی زۆر کردیان لەسەر ئەم بابەتە کە یعنی سەرچاوی کڕینی ئەم کردن تاوەرە دیار نەبوو کەس نێزانی دەسی پێنجە دەسی دەیە لە مەزاد کڕوێتیەوە لە چۆ کڕوێتی ئەم خەتەریاتانەیە کە بەڕاستی ئەکەوێتە سەر شانی کرێکار و خاوەنکار ئەوەی کە زۆرترین ئەرکە لەسەر شانی خاوەنکارە بەڵام یعنی بەداخەوە من حەز ناکەم ئەم قسەیە بکەم بەڵام بەداخەوە خاوەنکارەکان بەشێکی زۆریان هەمیان لە بەشێکی زۆریان لەبەر کۆکردنەوەی سەرۆت و سامان لەبەر تموحی مادی نایەن ئەم کارە جوانە پێشکەش بە مرۆڤایەتی بکەن هەر جەنابتان نەزانن کە ئەمەی لە ڕابردوو پێرە ڕوویدا یا ئەوەی پار ڕوویدا یان چەند نمونی چکەمانە لایە کە کەیسەکانی لا ئێمەیە خاوەنکارەکان شکاتیان نەکردووە خاوەن قوربانیەکان سکاڵیان تۆمار نەکردووە خاوەنکارەکانیان ڕێکەوتنی ژێربەژێر ئەەکەن یعنی ئەم خاوەنکاریت پارەیە بە کەسکاری ئەم قوربانیە باشە بۆ لە پێشە ئەم پارەیە لە پێداویستەکانی سەلامەتیە سرف ناکەی بۆ ئەوی کەس نەبێتە قوربانی یعنی هیچ پارە و هیچ سەروەتێک قابلی ڕۆحی مرۆڤێک نییە تۆ لە شوێنەکان مرۆڤێک جانە دەستدا دوایی بە پارێک مامەڵە لەگەڵ کەسوکارەکەیەکەی لەگەڵی ڕێەکەوی بۆی سکاڵاو لەسەر تۆمارنەکە ئەی باشە لە دەروی ئەم بابەتە تۆبی ئەم بڕەپارەی دادناوە بۆ ئەم مەسەلەیە بی لە پێداویستی سەلامەتیە لە کوالێتی موادەکانە و لە وشارکردنەوەی کرێکارەکانە لە شوێنکارەکاندا ڕوبەڕووی مەش نابیتەوە هەم مرۆڤێک جانە دەستنادا زۆ گرنگە کارسەرکەوت هەم خۆی سونعەی پرۆژەکەی و سەلامەتی خۆی و ناوبانی یعنی ئێستا ئێمە لەم شارە پرۆژەمانەیە زۆر سەلامەتە و زۆر تەندروستە ئێمە ناوبانیی باشی هەیە خەڵک زۆرتر هەوڵە ئیش لەگەڵ ئەمەیە بکانی ئێمە زیاتر دامی ئەەکەین کە ئێمە دامی معریفیەکەین لە هەموو شوێنێک باسێکین کە ئەم پرۆژەیە بەڵێ کوالێتی باشە بەڵێ تەندروستە بەڵێ سەلامەتی پیشەیی مەزبوطە و لەسەر و هەموو ئەمانەوە هەموو پرۆژەیەک کارگە گەورەکان و ئەو پرۆژانەی کاری نیشتەجێبوونی تیا دروستەکرێت ئەبێ مهندسێکی مختصی تایبەت بە سێفتی و سەلامە هەبێ لە شوێنکارەکە ینی بە موچەی بۆ دیاری کرد بێ و تعینی کرد بێ لەوێ ئەم مهندسە تایبەت بێت بەمەی کە بەسەر کرێکار و بەسەر مەکانەکانەوە بگەڕێ بۆ ئەوی سێفتی و سەلامە لە شوێنەکەیان مەزبوط بێ ینی نوقسانی نەبێ کاتێک نوقسانی ئەبێ کاتێک مەزبوط نابێ ڕوبەڕووی کە ڕووداوێگە بێ ئەم ڕووداوە مرۆڤەکە یا جانە دەستدایە کەمەندامێ بەداخەوە زۆر باشە لەگەڵەوەیە تا چەند پێویستە ئەو کرێکارانە شوانەی کە لە شوێنەکانە کارەکەن ئاستی وشاریان بەرزتر بێلەوەی کاتێک کە ئەچە کارێک ئەکات و ئەو گرێبەستە کاتێک کەواژووی ئەگا زۆربەی کات گرێبەست هەر نیشە لە بینی خاوەنکار و کرێکارەکەیە
تا چۆن پێویستە بڵێ من گرێبەستێکم ئەوێ لە بەروی کە ژیانی من و سەلامەتی تۆ لەسەر تۆ بەندە هیچ بیمەیەکی کرێکاری هەبێت لە دوایە ئەگەر ئەم شتێکی لات نەکرێتەوەی کە سڵحەیەک بێت ئەگەر بریناریش بولەوەی کە بتوانێت خەرجێکی هەبێت خۆزەبێ کرێکارەکانمان هەیە لەو ڕۆژە و پارەی کە پێی ئەکات بۆ ڕۆژی دوای ئەوە پارەی ئەگەر نەچێت ئیش بکات کاتە تا چۆن پێویستە خاوەنکارەکان پابە بن بۆ مەرجانەی کە بۆیان دانراوە. خۆی سەرەتا گرێبەستی کار یعنی کاڵین گرێبەستی کار وەکو گرێبەستی مامەڵەکردنێک وایە کە لە بازارە کەسێک سیارەیەگە کڕێ یا خانوێگە کڕێ یا زێوێگە کرێ ئەسلی ناوەڕۆژی گرێبەستی کار دوولایەنەیە ئەم دوولایەنە مافەکانی کرێکاری تیا تەسبی دەکرێت و مافی خاوەنکاریش تیا تەسبی دەکرێت ساب دەکرێت بۆیە ضرورە کە بکرێت بەڵام بەنسبەت پرسیارێکی جەنابتۆ کرێکاران کە یعنی ئێستا زروفێکە خەیرانێکی دارایی زۆر خراپ لە هەرێمی کوردستان هەیە بێئیشی هەیە کار و کار فراهەم نەکراوە کرێکاران کاتچن شوێنکارەکانیان ئەمەندەی هانا لە پێشا بۆ کارەکە بن ئەمەدەی هانا بۆ چوونێتی بڕی موچەکەیانە بن ئەمەندە بیر لە سەلامەتی پیشی خۆیان ناکەنەوە وە بیر لە گرێبەستی کار ناکەنەوە و باسیشی ناکەن ئەگەر بێت و کرێکاران لە شوێنکارەکەیە باسی گرێبەستی کار بکەن خاوەنکارەکان زۆری چانوەریان ناگرن بەڕاستی بۆ وەری ناگرێت چکە کە وەری گرت باسم کرد سەلامەتی پیشەی ساعتی کار موچە و لە هەمووی گرنگترەوەیە کابێ لە گرێبەستی کارە ئەو کرێکارە ناوی بخاتە لیستەوە بیبا لە بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بە پێی یاسایی دەستەبەرناوی لەوێت تۆ مارکا بۆ ئەوی ئەو کرێکارە لە ئایندەیە خانەنشین کرێ چکە هەر کرێکارێک گرێبەستی کاری کردو ناوی لە بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار کرا بوو و ساڵی خزمەتی بە پێی یاساکان تەواو کردبوو لە سەدا حەڤەی موچەکەی درابوو بە سندوقی خانەنشینی بە دڵنیای و خانەنشین نەکرێت بەس خاوەنکار ئەمانە ناکە لە بەروی ئەم هەموو ئۆکارە لە بەردەمیایەتی ئەبێ ئەم هەموو ڕسوماتە بە ئەمانە یعنی هەموو نییە ئیلتیزامە یاسایە پەیڕۆ کراوە و چۆن کابرا بزنسەکە بڕێک پارەی باشی دەسەکەیەوە کەسابەتەکە ئەبێ ئاوەش چاوی لە مرۆڤەکان بێ ینی لە ڕووی مرۆڤایەتیەوە چاوی لەم کرێکارانە بێ کە ئەم کرێکارە لە کارگەکەی وایژەکە لە باڵەخانەکەی وایژەکە ئەگەر هەموو دنیایی ئەو کەسە بێ ئەو خاوەنکارە بێ ئەگەر مهندیسی هەموو دنیایی ئەو خاوەنکارە بێ هێز و بازووی کرێکاری لەگەڵ نەبێ ناتوانێت ئەو باڵەخانەی دروستکە هێز و بازووی کرێکاری لەگەڵانە بێ هەموو خەریتە و هەندەسە و معریفەی ئەو بەڕێزانی لەگەڵا بێ ئەگەر هێزی کاری لەگەڵانە بێ ناتوانێت ئەو شوێنە دروستکە ڕاستە سیستەمی تەکنەلۆژیا پێشکەوتوو بۆ ئێستا ئەیبینین کۆنکرێت چۆن تێکرێت سیستەمەکە چۆن پێشکەوتووە مەسایلەکانی کە چۆن پێشکەوت بەڵام لە تەواوی دنیاە گرنگترین سەرچاوەی سەرخان و ژێرخانی ئابووری وڵات و داهاتی کەرتی تایبەت و کەرتی گشتیش بە شێوەیەکی تایبەت بەهێز و بازوی کرێکارە نەکرێت یعنی مرۆڤەکانن ئەمە هەموو ئێمە ئاگامان لەوە بێ حکومات خۆی بەڕێبەرایەتێکی بەڕێبەرایەتێکی بەکارخستنی هەیە لە هەموو پارێزگاکانە ئەم بەڕێبەرایەتی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەم بەڕێبەرایەتیە مختصە و تایبەتە ئیشی بۆ بەڕێبەرایەتی بەکارخستن ناوەکەی لە خۆی هاتوو ئەم بەڕێبەرایەتی ئیشی دۆزینەوەی هەلی کارە بۆ کرێکاران باشە و ئیشی بە دوواداچوونی ڕەوشی کرێکاران لە شوێنکارەکانە ئەکرێت ئەمە کاک چالاک ببوورە ویستم بزانین ئێمە تیمەکەیە چاودێری بکا بەسەر ئەوەی کێسا هاوڵاتیان بڵێ یاخو کرێکارێکی بەڕێز لێرە و بینەرمان بێ هەندێک کەسێ بە ویژدانەوەکو خۆتەڵی پرۆژەیەکی هەیە و هەموو مەرجەکانی سەلامەتی تایە بیر لەوە ناکاتەوە چەنە زەرەرەکە لە بەروی پێداویستەکانی دابینکرۆ بۆ سەلامەتی کرێکار بەڵام هەندێکی کە بەڕاستی با تۆزی واقعتر قسەکەین کرێکارێکی ناوخۆی خۆمان ناکرێت من یەکسەر نرخی ژاڵم بە 16,000 شەکار بەداخەوە چێتە سەر و شەقامانە کرێکارێک گرێ بە 30,000 ئەو لە پێناو بژی ژیانی خۆی ئەم کرێکارێنەی تر گوێنایەتەوە بە تۆ بڵێ مەرجی سەلامەتی من چییە منەخەیتە بەردەم ئەم شوێنە ئاگریتە منە سووتە منەخەیتە بەردەم ئەم شوێنە بەرزە منەکەومە خوار و گیان مەچێ بە شیشەکە یعنی ئەگە تۆزی واقع بین ئەمە مەوزوعەکەیە کەواتە ئەگەر لیژنەیەکی چاودێری هەبێ چۆن بۆ نمونە بام بە نمونە بێنمەوە دوکانێک لە بازار ناتوانێت شەربەتێکی کۆن بەم فرۆشێ لەبەروی منی هاوڵاتی ئێستا هۆشیارم ڕقەمەکەم لە مۆبایلەکەی تەلەفۆن بۆ تیمەکانی قایمقامێت دەکەم فەرم و ئەم دوکانە غەدر لە منەکات لەبەروی بارودۆخەکە نەگونجاوە ئەی ئێستا پرۆژەکان خۆم ماشەڵڵا بیخەرە سەر تەلەڤیزۆن لە ئێوارەوە هەتا گەیتە شەو ئەمەنەی ڕێکلامی بیناسازیە بینی هیچی کە نابینی بەداخەوە بیبینە بزانێ ئەی ئەم هەموو لەتەر دەستی چێ دروستەکرێت دەستی کرێکار دروستەکرێت خۆ خاوەن پرۆژە خۆی لە نووسنگەیەکان دانیشتووە ئەگەر تیمێکی ئاوا چاودێریان بکە ئەم کێشانە چارەسەر نابێت بەڕاستی
وەزارەتێکەیە و بەڕێبەرایەتیشی هەیە سەرپەرشتیەم بابەتاکە وەزارەتەکە و بەڕێبەرایەتەکانی تایبەتمەندن بەم بابەتە علاقیان بەسەر جلوبەرگ و شەربەت شتەوە نییە لە بازارە علاقیان بەسەر کرێکار و مافی کرێکار و ژیانی کرێکار و تەمینی کرێکارەوە هەیە ئەویان زەرورتریش نییە جان ئەوەشیان زەرورتر نییە بەڵە چۆن زەرور نیە من ئێستا ئەمە لێرەوە باسی کەم بیێنمە خوارەوە کە ئێمەی سندیکای کرێکاران لەگەڵ بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی چوار لیژنی هاوبەشمانەیە ڕۆژانە لە بەیانی ئەو چوار لیژنەیە لەگەڵ مفەتیشە بەڕێزەکان و کەسی پسپۆڕە دەرچوونیانەیە بە شوێن کارەکان بۆ ئەوەی دێپێچینەوە بکەن لە ئەو کرێکارانی لە شوێنکارەکانە ئیژەکەن وەزائیدەن لیژنەیەکی هاوبەشی قایم قامەتمان هەیە نوێنەری سندیکای کرێکاران و تەندروستی سلەیمانی و بەکارخستن و برایانی ئیقامە و برایانی پۆلیسی تایە کە ئەم لیژنەیە بە سوپاسەوە من دەجار سوپاسی کاگاوتم کردو چونکە جەنابی قایمقام ئەم لیژنەیە لەسەر بودجەی قایمقامێت بە زیادە بۆ داکۆچیکردن لە مافی کرێکاران و هەوڵاتیان دروستی کردووە چونکە خۆی لە ئەسڵە ئەم لیژنەیە ئەرکە لەسەر بەڕێوەبەرایەتی بەکارخستن بەڵام قایمقامەتی سلەیمانی لە ماوەی 5 ساڵە ئەم لیژنەی دروست کردو ئێمە ئەگەڕین بەسەر شوێنکارەکانەوە بەڵام بۆ ئیسپاتی قسەکەی جەنابێ وایە چوار لیژنە و لیژنەیەک لێ کاتە پێنج لیژنە کفایەت نییە یعنی کفایەت نییە بۆ ئەوەی ئەم هەموو پرۆژەیە لە ناو شاری سلەیمانی و لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی لیژنەکان بەیانی دەرەچن هەتاکو سەعات 34 بە شوێنکارەکان ناگەڕن ئەگەر پرۆژەیەک مخالفەی هەبێت جاری یەکەم ئینزاریی توندیەکەن ئەگەر کردی بە دوو جار ڕوبەڕووی ئیجراعاتێکی غەرامەیەکی مادی قورسیەکەنەوە حاڵەتی سێم ئەیدەن بە دادگا بەڵام من ئەپرسم ئایا ئەم لیژنەیە ئەم لیژنەی سەلامەتی پیشەیەکەیەک لیژنەیە ئەگەر بێت ئەمڕۆ سەردانی ئەم بینایە بکا لێرە پرۆژێ بکا لێرە هەتا ئەچێت سەردانی پرۆژەکانی کاکاو ئەگەڕێتەوە بۆ ئێرە خۆ بەلایانی کەمەوە 4-5 مانگی پێچێت یانی یەک لیژنە کفایەت نییە بەڵێ لیژنە هەیە چاودێریەکە وەزارەت هەیە بەڕێوەبەرایەتی هەیە ئێوە بەڵام بەڕاستی حکوومەت کەم تەرخەمە لەم بابەت هەیە بڕێک پاری باشی دەستەبەری کۆمەڵایەتی لە سندوقی خارەنشینیە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییە کە نە وەزیری کار و نەجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و نە هیچ بەڕێوەبەرێکی گشتی لەم هەرێمی کوردستانەیە توانێت دەستکاریکردنی ئەم پارەی نییە ئەم پارەیە وەرەگیرێ لە ستا حەنفەی موچاچ تەم سندوقەوە لە بەرامبەر ئەمە لیژنەی سەلامەتی پیشەیی لیژنەی بەدواداچوون خزمەت گوزاریەکانی کرێکاران خارەنشین بوونیان هەمویانە بێ لەم پارەیە بۆیان بکرێتەوە بەڵام بەداخەوە من بە ڕاشکاوانە بە وازحی بە بینەرانە لێمەوە چەند جاریکان قسەم کردووە حکومەت تەنیا پارەکە وەرەگرێ ئەی خاتە سندوقی خانەنشینیەوە خزمەت گوزاریەکانی لە بەرامبەر پێشکەش ناکە بۆ نمونە خزمەت گوزاریەکانی لە بەرامبەر ئەوەیە کە من لەم کاتە کورتیا سێ خاڵی زۆر زەڕوری پێڵم هیچشانەوەی ئەبێ ئەو ژنانەی کە لە کارتی تایبەت تا ئیژەکەن و دەستەبەریان بۆ کراوە وەکو ئەو ژنانەی کە لە کەتی گشتی ئیژەکەن مۆزەفن مۆڵەتی دایکاتیان هەیە بێ ئەوانش مۆڵەتی دایکاتیان بۆ بکرێت هاتی بابزانم لە ماوەی ئەم 30 ساڵ ڕابردووی حکومڕانی حکوومەت و هەرێم و وەزارەت و ئەم پارێوەری گیرە لەکوە ئەم پرۆژێ ئەم خاڵە جێبەجێکراوە نەکراوە تەحداکەم خاڵێکیکە لە بەرامبەرە موچەی بێکاریە هەر کەسێک کە ناوی لە سندوقی خانەنشینیە هەبوو لەم شوێنکارە کارەکە نەماچوو بچێتە شوێنکاریش کە طبعاً یاسا وای ڕێکخستووە ماوەی 2 مانگ ئەم کەسە تا ئیشێکە دۆزێتەوە لەوانی بێکار بێ مەجنی یەکسەر بچێتە شەرکاری ئەبێ موچەی بێکاری باتێ هەر لە پارەکەی خۆی بەز نایداتێ خاڵێکیکە لەوە گرنگترەوەیە بیمەی تەندروستی یاوە ئەم کەسە خۆی کە خۆی دەستەبەرەکە پارەکە ئەیاوە چێتە سنووری خانەشین و بیمەی تەندروستی خۆی داوە هیچ سیرەکە لەمەیە لەم بیمەی تەندروستی خۆی نایە چارەسەری بۆ بکاتەوە سەدان کرێکارمان هەیە لەم شارەیە لەم هەرێمی کوردستانەیە بەرکەوتووە بۆ بریندار بووە پارەی چارەسەری خستخانەی پێ نییە کە خۆی پارەکەی داوە ئەوانەی دەستەبەر کرابێتن خۆیان پارەکان داوە ئەرکە لەسەر شانی حکومت کابێمە بکە بەڕاستی ئەمانە ئەو کێشانن کە ڕوبەڕووی کرێکارە نەبنەوە و ئێمە گەیشتنێت ئەو قەنەعەتی بەڕاستی ئەو لایەنە پەیوەندی دارانی کە بە دوواداچوونەکەن ئەوکۆی پرسیاری جەنابەت کە بە دوواداچوونەکەن یعنی بە خەمێکی جدیەوە نین من چەند ڕۆژێک پێش ئێستا ئەم پەیامم گەیان ئێستا جاریش کە لە ڕێم شاشە بەڕێزی ئێوە ئەیگەێنم حکومەت ئەو ئەرکە بسپێرێ بە ئێمەی سەندیکای کرێکاران بەڕەسمی کە ئێمە ئەو ئەرکەمان هەیە یاسای 52 ساڵی 87 ئێمەی تەسبیت کردووە سەندیکای کرێکارانی لە هەرێمی کوردستان و عێراق تەسبیت کردووە کە توانای
دەستێوەردانی ئەو کارانەمان هەیە لە شوێنکارەکانە بۆ جێبەجێکردنی یاسای کار و یاسای دەستەبەر بەداداچوون بۆ مافی کرێکار دوو پارێزەری خۆبەخشمانێ بەڵام لە هەندێک شوێنە ڕێگریمان دێکرێت با حکومت بێ خۆی و لیژنەکانی بسپێرێ بە ئێمە و ئێمە و بەدەیان ڕێکخراو هەیە لە کۆمەلگای مەدەنی ئیستا لەم شارەیە و لەم هەریم کوردستانەیە داکۆشی لە مافی کرێکارەکە بە هەمومان ئەتوانین گوزەرانی کرێکاران باشکەین بەڕاستی بەڵام بە مەرجە ئیجراعاتی تۆن بکرێت ئەمەوێ مۆزوعێکی گرنگ بوروژێنم سەبارەت بەم ڕووداوی چەند ڕۆژ لەمە پێشڕوویدا لە هەمان شوێنکارە دووەم جارە 5 کرێکار لە شوێنێکا جانە دەزەدا خاوەنی قوربانیەکان سکاڵا تۆمار ناکەن کە سکاڵیان تۆمار نەکرد یاسا و برایانی پۆلیس و ئێمەش ڕائەوەستین ناتوانین دەباتیەوان سکاڵا تۆمارکەین بەڵام حاڵەتی چکە هەیە کە بەڕێز داواکاری گشتی بەرپرسیاری یاسایی و قانونیە لە هەرێمی کوردستانە بەرپرسیارە لەوەی دوو یاسای گرنگی یاسای کار و یاسای دەستەبەر هەیە لە یاسای کارە مەرجی سەلامەتی تەسبیت کردووە ئەمانە یاسان لە وڵاتیا بە پەیڕەو کرێ کاتێک خاوەنکارێک دوو جار پەیڕەوی ناکە بێ زەحمەت داواکاری گشتی ئەرکی جەنابتە ئەو پرۆژەی ڕاگری ئەو خاوەنکارە ڕاگری تاک و تەواو لیژنەکانی یەکلایی ئەکەنەوە تاوانەکە لە ئەستۆی چیەیە وە گەورەترین سزای بدەی بۆی جاریشکە ڕوبەڕووی ئەم مرۆڤەکان ڕوبەڕووی ئەم کارە ساتە نەبنەوە بەڵام بەداخەوە یعنی نەکراوە تاکو ئێستا قسە لەگە جەنابتان ناکەم مهندسی سەرپەرشتیاری سێفتەکە گیرا و نەمقاول ژیناوە نە پرۆژەکە ڕاوەستاوە نە خاوەنکارەکە 24 ساعت ڕای گیراون و بەرڵا کراوە ئەمانە کارە ساتن ئەمە لەسەر و کرێکارانی کە ئێمە ئەیانبینین و کە لە دەرەوە ئیشەکەم بەڵام ئێمە زۆر کەسیشمان هەیە چ کرێکاری بیانی بێت چ کرێکاری نێوخۆی بکە لە نێو ماڵەکانە ئیشەکەن کە لەوانەیە ئەمانە هەر سەختتر بێ و دژوارتر بێت لەوەی کە دەستیان بگات بە دەریشەوە و ئەوانەی دەریشەوە ئاگایان لێیان بێت و زۆر کەیسیشەیە بە تایبەتی لەوەی کە لە خانمان ناڕوویەوە هەندێک جار ئەم کەسانە بەداخەوە دەستێژی سێکسیشان ئەکرێتە سەر هەر لەلایەن ئەو خاوەن ماڵانەی کە لە ماڵەوە لەگەڵیانان کە کاریان بۆ ئەکەن بەڵام تا چۆن پێویستە یاسایەکە بێت بۆ ئەو ژنانە شاخود بۆ ئەو کەسانش کە لە ماڵیشەوە ئیشەکەن بۆی ئەوانش بە ورتری چاودێری هەبێت ڕێکخراوێک هەیە بە تایبەتی چاودێری ئەوانە بکات کە لە ماڵەوە کارەکەن یعنی مەبەست ئەو خادیمانێک ئەوانەی کە لە ماڵەکانە کارەکەن بەڵێ بەڕێبەراتی بە کارخستنی سلەیمانی ئەرکێتی ئەرکە لە سەرشانی بە یاسا بۆی تەسبیت کردووە کە بەڵێ چۆن مۆڵەت ئەدا بە کۆمپانیایە کرێکار هاوردە بکە ئاواژ یاسا ئەرکی خسۆتە سەرشانی کە ئەبێ بە دوواداچوون و چاودێری ئەو کرێکاران بکە کەیان خاتە سەریش و ئەو ڕێکخراوانی تر کە داکۆچی لە مافی کرێکارانەکەن ئەوانش هەبیان ئێمەش بە هەمان شێوە بەڵام بەڕاستی ئەمانە لەبەر ئەوەی لە ڕێی کۆمپانیاکانەوە دێنەوە کۆمپانیاکان ڕاستەخۆ ڕەبتیان بە ڕێبەرایەتی بە کارخستنەوە هەیە چۆنێتی ئیشکردنەکان ئەوان زیاتر ئەتوانن داخلی ماڵەکان بن ئەوان ئەتوانن زیاتر بچن بپرسنەوە تەبعەن خاڵێکم لەبیر نەچێت لە هێڵێکی گەرم هەیە وەکو جەنابەت باس کرد هێڵی گەرم هەیە 5500 ئەمە بۆ تەواوی هەرێمی کوردستانە ئەم هێڵی گەرمە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە هەر کرێکارێک ئەو خادیمانە بنیا کرێکاری تر بنیای سەر شەقامەکان بنیار لە هەر شوێنێکەوە لە ڕێی ئەم پەیوەندیەوە سکاڵا 5500 لە ڕێی ئەم هێڵە گەرمەوە لە هەر شوێنێکە سکاڵای خۆیان تۆمار بکەن دڵنیا بە دوواداچوونەکرێت دڵنیا بە لێپرسینەوە لەم بابەتاکرێت بەڵام گرفتەکە لەوەیە ینی خەڵک کرێکار لەبەر ئەوەی قەیرانی دارایی هەیە لەبەرەوەی کرێکارێکی زۆری بیانی لە هەرێمی کوردستان هەیە لەبەر ئەوەی خاوەنکار ئیتیزاماتی کرێکار وەک خۆی جێبەجێ ناکە کرێکار متمانی نەماوە ڕاستێکی نە بە ئێمەی سەندیکای کرێکاران نە بە حکومەت نە بە وەزارەتی کار نە بە شوێنەکان کرێکارێکی قوڕ بەسەر معیشەتی ئەوێ کرێکیە تەلەبەی هەیە باشە نانی ئەوێ ڕاست هیەت هانابا بۆ کارکردن ئیتر هەر چۆنێک بێت لەگەڵ خاوەنکارەکەی ڕێبکەوێ نە بە سەندیکاڵێ نە بە ڕێبەرایەتیڵێ نە بە کەسەڵێ ئەو خادیمانی لە ماڵەکانە ئیشەکەن لە لای ڕێکخراوی کرێکاری بیانی و لای ئێمەش دۆسیەمان هەیە بەڕاستی خەت لە هەندێک شوێن و لە هەندێک جێگایە خەتێکی زۆر لەم کرێکارانە کراوە و ئێمە لە سەدیکای کرێکاران بەشێکمان هەیە دوو پارێزەرمان هەیە بۆ داکۆچی لەمانەوە بەشێکیشمانەیە تایبەتە بە بەشی ژنان کە یعنی لە هەرێمی کوردستان بەس لای ئێمە ئەم بەشە هەیە چەند ساڵێکە تەفعیلمان کردووە بوو ئەوەی ئەو کرێکارانی ئەگەر لە ماڵانە کارەکەنی یا لە کۆمپانیاکانە کارەکەن و ژنن و هەندێک جار ئەم ژنانە ڕاشکاوانە بڵێم ڕوبەڕووی تەحەڕوشی ئەنوە و ئەشکاڵە بنەوە
بە ئەنوا ئۆشکال مامەڵی خراپیان لەگەڵاکرێ بۆ ئەوەی هەر کەسێک لەمانە بەو شێوەی مامەڵی لەگەڵ کرا نەیتوانی لە هێڵی گەرمۆ سکاڵا بکە یان نەیتوانی ڕاستەوخۆ بێ بۆ بەڕێبەراتیەکان یا بێ بۆ لای ئێمە یا بچێتە لای ئەو سندیکانی کە پیاوان تەپەن جەنابتان نەزانن کۆمەلگای ئەمە هەندێک داخراوی هەندێک بابەتێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ناتوانانی دەسی بۆ بەری ئەم بەشەمان کردوتۆ دەیان سکاڵای ژنانمان لایە لەم بەشەیە کە هاتوون سکاڵایان کردووە هەر بەشی ژنان خۆی هەستاوە بە چارەسەرکردنی کێشەکان ئەو کرێکارانش ئەگەر لار شوێنێک غەدریان لێکرا مافیان پێشێر کرا ئەتوانن بێن لای ئێمە لەم بەشە سکاڵا بکەن و پارێزراوە بن بەڕاستی بەڕێبەرایەتی بەکارخستنی سلەیمانی لیژنەکانی زەعیفە لیژنەی مختصی هەیە بۆ بەدواداچوون لەم ماڵانەیە من ئەپرسم ئێستا لە ڕێشاشەکەیەوە پرسم ئەم کۆمپانیانی کرێکاریان هاوردە کردووە بەڕسمی وەزارەتی ناوخۆ مۆڵەتی داون هاتوون بۆ هەرێمی کوردستان و لە سلەیمانی بە نمونە ئیشەکەن ئەم خاوەنکارە تابەشی ئەم کرێکارانی کردووە بۆ ماڵەکان پێم بڵێ حکوومەت و بەڕێبەرایەتی بەکارخستن و وەزارەت و وەزارەتی ناوخۆ کام کۆمپانیای بانکرد لی بپرسێتەوە بڵێ تۆ ئەم 50 کرێکارە دهانی لە 50 شوێنی ئیشەکەن وەرە با بچین بە دوواداچوونێ بکەین هادی کام کۆمپانیای ئیجرعاتی لەگە خۆ بۆ تەحڕوش نەکراوە بۆ غەدر نەکراوە بۆ پێشێنی مافەکانیان نەکراوە بەڵێ هەزاران پێشێلکردنی مافی کرێکار و ژنان و شوێنەکان لە مەرین کوردستانە هەیە ڕۆژانە کاکسەر کوێمە هەزاران یانی ڕۆژانە دایان سکاڵا دێتە لای ئێمە دایان تەلەفۆنمان بۆ کرێ بەس بەڕاستی کەم تەرخەمێکە لەلایەن حکوومەتەوەیە لەلایەن ئەو بەڕێبەرایەتیانەوەیە ینی جاریش کات مسەر بابەت بەڕێبەراتی بەکارخستن ئەبێ دەلیژنەی بە دوواداچوونی سەلامەتی شوێنکاری هەبێ بۆچی بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی ئێستا دەلیژنەی هەیە ئەم دەلیژنەیە بۆ چییە بۆ ناوتۆمارکردنی کرێکاران لە شوێنکارەکان و لە سا حەفەی موچەکەیان و وەرگرتنی پارەکەی بۆ سندوقی خانەنشینی ئەمە لە بەروی پاریتیایە ئەم وەزار ئەم بەشیان تەفعیلە بەس ئەو بەشیان لە بەروی پاری لێوە ناگیرێت مافی کرێکاریتیا دەستپی دەکرێ ئەبێ دەلیژنەی هەبێت دەسیاری هەیە بێت دەمفەتیشی هەبێ دەنوێنەری ئێمەی لەگەڵا بێت دەنوێنەری لایەنەکانی کەی لەگەڵا بێ وەکو ئاگر بربێتە گیانی ئەو پرۆژانە بەڕاستی ڕاست ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەگشتی تووشی ڕوبەڕووی کارەسا دەبێتەوە ئەو باڵەخانانن کە ئیشی بیناسازی تیاکرێت هیوادارین کە جارێکی ترچایە خشێنرێتەوە بۆی کە ئەم مەسایلی گیان لە دەستانە گیانە یعنی ڕۆحە لە هەموو شتێ شیرینترە تۆ ئەگەر جارێک دوو جارەمە تێپەڕ بکات لەوانەیە ئیتر تاوا پشتگوێ بخرێت و هەموو کەسێ بۆسی خۆی هەڵسێ بەکارکردن و بەدەستێنانیەوەی کە لە ڕووی بازرگانی و پاری زیاتری دەستکە هیوادارینەوەی کە تۆ خۆت ئاماژە پێ ئەو لیژنانە بخرێتە گەڕ بۆی کە بتوانن زیاتر چاودێری ئەو شوێنانە بکەن ئێمە سوپاسی تۆکەین سپاس بۆ ئامادەبوونێت بەیوایەوەی کەم پرسانەکە ئێمە گفتوگۆی لەسەرەکەین ببێتە هەوێنێک بۆ چارەسەرکردنی کێشەکان و نەوەک لە پڕ بەیانی لە خەوەڵەسین کەسێک گیانی لە دەستەوە لەبەرەوەی کە مەرجەکانی سەلامەتی و مافەکانی ڕەچاو نەکراوە هیوادارین ئەوە ڕەچاو کرێت و زیاتر خەڵک تووشی گرفت نەبێت سپاس بۆ تۆ زۆر زۆر بەخێوی کاک چالاک سپاس بۆ ئامادەبوون